سلااوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردەریگرینترین هەواڵەکان. چالاکی ژینگە پارێزانی شاری مەریوان لە دەریاچەی زرێبار، راپۆرتێک لەسەر سەرکوتی مامۆستایانی زمانی کوردی لە کوردستان، پشتیوانی کەمپەینی مافی مرۆڤیەران لە شەریفە موحەممەدی، ئازادی کاتی قانە خاتری لە شاری سنا، گیان لە دەستانی کۆڵبەرێک لە پێنجوێن، کۆبوونەوەی دانیشتوانی شاری وان پێش بە دانانی قەیوم لە شارەداریەکان، کۆبوونەوەی خەڵکی باکووری کوردستان لە ڕۆژی جیهانی زمانی دایکی، بەیاننامەی کانونی نووسەرانی ئێران بۆ ڕۆژی جیهانی زمانی دایکی و بەردەوامی سەرکوتی موعەلمان لە ئێران. چالاکی ژینگە پارێزانی شاری مەریوان لە دەریاچەی زرێبار. ڕۆژی هەینی 3 ڕەشەمەی 1403 کۆمەڵێک لە ژینگە پارێزان و چالاکانی مەدەنی شاری مەریوان لە هەڵمەتێکدا بەشێک لە دەریاچەی زرێبار کە بە نەوت پیس ببوو تا ڕادێکی پێویست پاکیان کردەوە. لە بەردەوامی چالاکیەکەدا ئەندامانی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان سەبارەت بە پاراستنی ژینگەی ئەو ناوچەیە هۆشداریەکی جددیاندا و خوازیاری بێدەنگ نەبوونی خەڵک لاس پیسبوون و وشکبوونی ئەو تاڵاوە بوو. راپۆرتێک لەسەر سەرکوتی مامۆستایانی زمانی کوردی لە کوردستان لە ساڵی 2024دا 6 مامۆستای زمانی کوردی لە کوردستان دەست بەسەرکراون و هەروەها 7 مامۆستای دیکە لەلایەن ناوەندە قەزاییەکانی کۆماری ئیسلامیەوە حکمی بەندکرانیان بەسەردا سەپێنراوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ساڵی 2024دا گوشار و هەڕەشەی ناوەندامنیەتەکانی کۆماری ئیسلامی لەسەر مامۆستایانی زمانی کوردی بە ڕێژەیەکی بەرچاو زیاتی کردووە و سەرڕای دەستبەسەرکردنی لاریکەم 6 مامۆستای زمانی کوردی لە شارە جیاوازەکانی کوردستان لەسەر 7 مامۆستای بەندکراوی دیکەی زمانی کوردی سەرجەم 20 ساڵ و 8 ماڵ زیندان سەپێنراوە. پشتیوانی کەمپەینی مافی مرۆڤیەران لە شەریفە موحەممەدی. کەمپەینی مافی مرۆڤیەران لە بەیاننامەیەکدا سەپاندنی دووبارەی حکمی سێدارە بەسەر شەریفە موحەممەدی چالاکی کرێکاری خەڵکی شاری سنە شەرمەزار کرد و ئەم حکمەی بە حکمێکی دژ بە مرۆڤایەتی ناوبرد. ئەم ڕێکخراوەی مافی مرۆڤ ئاماژەی بەوە کردووە کە مەترسی بەڕێوەچوونی حکمی سێدارە لەسەر وریشە موڕادی چالاکی مافیشنان، شەریفە موحەممەدی چالاکی کرێکاری و پەخشان عەزیزی لە ئارادایە و پێویستە خەڵک و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لاز ئەم حکمە کە پێچەوانەی هەموو یاساکانە بێدەنگ نەمێنن. لە بەردەوامی بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە بۆ ڕزگارکردنی ئەو سێ بەندکراوە کاتێکی زۆر نەماوە و داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی کرد کە گوشارەکانیان بۆ سەر ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها بەرپرسانی ئەو ڕژیمە بۆ هەڵوەشاندنەوەی حکمی سێدارەی ئەو سێ بەندکراوە زیاتر بکەنەوە. ئازادی کاتی قانە خاتری لە شاری سنا. ڕۆژی پەنجشەمە 3 ڕەشەمەی 1403 قانە خاتری چالاکی ژینگەی خەڵکی شاری سنا بە دانانی بارمتەی 500 ملیۆنی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ناوبراو ڕۆژی پەنجشەمە هەژێ ڕێبەندانی 1403 لەلایەن هێزەکانی دارایی سڵاعەتی سنا بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی تڵاعەتی ئەو شارەکرا. لە ماوەی 15 ڕۆژ بەندکرانی ئەو چالاکوانەدا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و هەروەها پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکرا بوو. جێگەی ئاماژەیە ناوبرا و پێشووتر لە ڕێکەوتی 27 بەفرانباری ئەم ساڵدا لەلایەن ناوەندەمنیەتیەکانی ئەو شارە بانگێش کرا بوو و پاش چەند کاتژمێرێک لێپرسینەوە ئازاد کرا بوو. گیان لە دەستانی کۆڵبەرێک لە پێنجوێن. ڕۆژی هەینی 3 ڕەشەمەی 1403 کۆڵبەرێک بە ناوی سەعدی خادمی تەمان 26 ساڵ و خەڵکی شاری سەقەز بەهۆی هەڵدێرانی کامیۆنێکی باری لە گوندی سریستانی پێنجوێن گیانی لەدەستا. بەپێی راپۆرتەکان لە ساڵی 2024 زاینیدا لانیکەم 345 کۆڵبەر لە ناوچە سنووریەکان بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی تەقینەوەی مین و کەوتنە خوارەوە لە بەرزایی گیانیان بەخت کردووە.
بەپێی ئامارەکان 259 کۆڵبەر بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سنووریەکانی کۆماری ئیسلامی گیانیان لەدەستاوە کە 22 کەسیان تەمەنیان لە ژێرەوەی 18 ساڵ بووە. کۆبوونەوەی دانیشتوانی شاری وان دژ بە دانانی قەیوم لە شارەداریەکان. ڕۆژی هەینی 3 ڕەشەمەی 1403 دانیشتوانی شاری وان لە باکووری کوردستان دژ بە دانانی قەیوم و دەست بەسەرکردنی شارەدارە هەڵبژێردراوەکان لەلایەن خەڵکەوە بۆ شەشمین ڕۆژی بەردەوام لە بەردەم شارەوانی و شارە کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا دەست بەسەر داگرتنی دەوڵەتی تورکیا بەسەر شارەداریەکانی شارەکانی باکووری کوردستان و هەروەها دانانی قەیوم بە توندی شەرمبەزارکرا. هەروەها بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایکی ناڕازیان خوازیاری کۆتایی هێنان بە سەرکوت و دەست بەسەرکردنی چالاکان و مامۆستایانی زمانی کوردی لە تورکیا بوون. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا بە بەرزکردنەوەی پلاکارد و وتنەوەی دروشمی پەروەردە بە زمانی کوردی قەدەغەی پەروەردەی منداڵان بە زمانی کوردی شەرمەزارکرا. کۆبوونەوەی خەڵکی باکووری کوردستان لە ڕۆژی جیهانی زمانی دایکی ڕۆژی هەینی 3 ڕەشەمەی 1403 دانیشتوانی زۆربەی شارەکانی باکووری کوردستان ڕژانە سەر شەقامەکان و دژ بە قەدەغەبوونی پەروەردە زمانی دایکی ناڕزایەتیان دەربڕی. بەپێی هەواڵەکان خەڵک بە بەرزکردنەوەی پلاکارد و وتنەوەی دروشم خوازیاری بە فەرمی ناساندنی زمانی کوردی وەکو زمانی پەروەردەی و هەروەها ڕێزلێنان بە کولتور و زمانی هەموو نەتەوەکان لە تورکیەدا بوون. هەروەها ئاماژیان بەوە کرد کە پەروەردە بە زمانی دایکی مافی هەر تاکێکە و پێویستە کۆتایی بە گوشار و دەست بەسەرکردنی چالاکانی مەدەنی و مامۆستایانی زمانی کوردی بێت. بەیاننامەی کانونی نووسەرانی ئێران بۆ ڕۆژی جیهانی زمانی دایکی. کانونی نووسەرانی ئێران لە بەیاننامەیەکدا ڕۆژی جیهانی زمانی دایکی لە هەموو خەڵکی ئێران و جیهان پیرۆز کرد و فرەچەشنی کولتور و زمانی لە ئێران بە مەسەلەیەکی گرنگ ناوبرد. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە زمانی دایکی ناسناوی هەر نەتەوەیەکە و قەدەغەی پەروەردەی زمانی دایکی بە پێچەوانەی مافی هەر تاکێکی کۆمەڵگا دەستنیشان کرد. هەروەها دەست بەسەرکرانی چالاکان و مامۆستایانی زمان لە ناوچە سنووریەکانی ئێرانی بە توندی شەرمەزار کرد و خوازیاری کۆتایی هێنان بە سەرکوتی چالاکوانان و مامۆستایانی زمان لەو ناوچانە و هەروەها ئازادی مامۆستایانی بەندکراو. ناڕزایەتی کارمەندانی زانکۆی زانستە پزیشکیەکانی ئیران شار. ڕۆژی هەینی 3 ڕەشەمەی 1403 کارمەندانی زانکۆی زانستە پزیشکیەکانی ئیران شار دژ بە پێنەدانی کارانە و هەروەها کەمبوونی ئاستی حەقدەست و مەزایە ناڕزایەتیان دەربڕی. کارمەندان ئاماژەیان بەوە کردووە کە هەموو زانکۆکانی دیکە حەقدەست، کارانە، نەورۆزانە و مەزایە بە ڕۆژ وەردەگرن. بەڵام لە زانکۆی زانستە پزیشکیەکانی ئیران شار بۆ ماوەی زۆرتر لە 2 مانگە کارانەیان پێنەدراوە و هەروەها بەرپرسان دەیانەوێت بەپێی ئاستی کارانەی پێشوو کارەکانیان پێ بدەن. ناڕازیان خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەستەکانیان، پێدانی کارانە و مەزایای بە ڕۆژ و هەروەها پێدانی حەقدەستە دواخراوەکانیان بوو. کۆبوونەوەی ناڕزایەتی کارگەرانی توانەوەی ئاسنی فولادی خەزەر. ڕۆژی پێنجشەممە 2 ڕەشەمەی 1403 کۆمەڵێک لە کرێکارانی توانەوەی ئاسنی فولادی خەزەر دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان لە بەردەم دەرگای شرکەتەکە کۆبوونەوە. ناڕازیان دژ بە نادیاری چارەنووسی پیشەی و خراپی دۆخی ژیان و معیشەتیان ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری پێدانی داخوازی دواخراوەکان، پەرداختی زافەکاری و کارانە، پێدانی ساختی کار، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوو. کۆبوونەوەی خەڵکی قشم دژ بە ڕادەستکردنی کناراوەکانی ئەو دوورگەیە. ڕۆژی هەینی 3 ڕەشەمەی 1403 کۆمەڵێک لە خەڵکی ناڕازی دوورگەی قشم دژ بە فرۆشتن و ڕادەستکردنی کناراوەکان کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. بە پێ راپۆرتەکان پێشووتریش خەڵکی ئەو دوورگەیە دژ بە ڕادەستکردنی کناراوەکانی ئەو ناوچەیە و هەروەها فرۆشتنیان ناڕزایەتیان دەربڕیوە و نامەیان بۆ بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی هەناردبوو. بەڵام لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بایەخ بە داخوازیەکانی دانیشتوانی و ناوچەیە نادرێت و خراونەتە پەراوێزەوە. ناڕزایەتی خەڵکی زابۆل دژ بە بەرزبوونەوەی نرخی کارەبا.
ڕۆژی پێنجشەممە دوی ڕێبەندانی 1403 دانیشتوانی شاری زابۆل لە سیستان و بەلوچستان دژ بە بەرزکردنەوەی ڕۆژانەی نرخی کارەبا لەو پارێزگایە کۆبوونەوە. ناڕازیان بە بەرزکردنەوەی پلاگارد و وتنەوەی دروشم دژ بە بەرزبوونەوەی نرخی کارەبا بەبێ هیچ هۆکارێک و هەروەها پچرانی بەردەوامی کارەبا لەو شارە ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری ببورن کۆتایی هێنان بە بەرزکردنەوەی بەردەوامی نرخی کارەبا و پچرانی بەردەوامی کارەبا لەو شارە بوون. هەروەها ناڕازیان ئاماژیان بەوە کردووە کە بە بۆنەی پچرانی بێ ئاگاداری کارەبا زیان بەر زۆرێک لە دوکانداران و دانیشتوانی ئەو شارە کەوتووە. بەردەوامی سەرکوتی معلمان لە ئێران. لە بەردەوامی سەرکوتی معلمان لە ئێران ئەبولفەزل خۆران معلمی خەڵکی عێراق بۆ تێپەڕکردنی ماوەی بەندکرانەکەی ڕەوانەی بەندیخانەی ناوەندی عێراق کرا. ناوبراو بە تۆمەتی بەرزڕاگرتنی یادی مهرشاد شەهیدی گیانبەختکردنی شۆڕشی ژن ژیان ئازادی لە کاتی بەڕێوەچوونی تاسوعا لە ئێران بە تۆمەتی بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام حکمی 3 ساڵ و 1 ڕۆژ زیندانی بەسەردا سەپێنراوە. ئەو چالاکوانە ڕۆژی پێنجشەممە دوی ڕەشەمەی 1403 ڕەوانەی بەندیخانەی ناوەندی عێراق کراو و لە بەندی بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکاندا ڕائەگیرکرێت کە ئەمە بە پێچەوانەی یاسای جیاکردنەوەی بەندکراوان بە پێی تاوانەکانیانە. و دو هەواڵمان سەبارەتە لە سێدارەدانی 6 بەندکراو لە زیندانەکانی قزل حسار، بیرجەند و بوشێر. لە ڕۆژانی ڕابردوودا 6 بەندکراو لە زیندانەکانی قزل حسار، بوشێر و بیرجەند بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەزد پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و دەستدرێژی سێکسی ئێدام کران. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، بەندکراوێک بە ناوی عەباس بامێری تەمەن 46 ساڵ و خێزاندار بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە بەندیخانەی بیرجەند لە سێدارەترا. هەروەها 4 بەندکراوی دیکە کە 2 کەسیان شارۆمەندی ئەفغانستانی بوون بە تۆمەتی دەستدرێژی سێکسی لە زیندانەکانی بوشێر و قزل حسار ئێدام کراون. هاوکات 3 بەندکراوی دیکە بە ناوەکانی مەحموود بەراهویی، حوسێن ساسانی و عارف زەغفڕڵالنو تەمەن 39 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی قزل حسار لە سێدارەترا. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەواڵەکانی ڕۆژی شەممەتان پێشکەشکرا. شاد و بەختەوەر بشین.